ڕیاضی پایتەختی سعودیەیە. هێزەکان یاسایش و پاسەوانانی سنووریە وڵاتە دەستیان بەسەر هەزاران پارچە حەبی هۆشبەرداگرتووە. ئەمەی لەم ژوورەدا دەبیندرێت حەبی کاپتاگۆنە. ئەو ماددە هۆشبەرەی لە سەروبەندی گرژەکانی سووریاوە دەست بە دروستکردن و بە قاچاقبردنی لەو وڵاتە کراو. دەستگامنیەکان دەڵێن قەبارەی بازرگانیەکەی لانی کەم 3 هێندەی بودجەی وڵاتەکەیە. ئێرەش بەیروتی پایتەختی لوبنانە. وەزیری نێوخۆ باس لە ئەنجامی هەڵمەتی هێزەمنیەکانی وڵاتەکەی بۆ دەست بەسەرداگرتنی حەبەکە دەکات. دەتوانین ڕێگە لە هەناردەی کاپتاگۆن بۆ وڵاتانی کەنداو بگرین. من بەڵێنم داوە هێزەکانی یاسایشی نێوخۆ و فەرمانگەی هەواڵگری یارمەتیم دەدەن ڕێگە لە هەناردەی ئەم حەبە خراپە بگرم. قاچاقچیەکان سەوزە و میوە، کارتۆنی چا، پارچەی کۆنکرێتی، فەردەیارد و تەنانەت ئاژەڵی ماڵیش بۆ گواستنەوەی کاپتاگۆن بەکاردەهێنن. نەتۆ یەکگرتووەکان دەڵێت لە ساڵی 2020دا 7362 دۆسەی پەیوەندیدار بە ماددەی هۆشبەرەوە لە لوبنان هەبووە. عەفرینی ڕۆژاوای کوردستانە، بەڵام لەژێر دەسەڵاتی کوردان نییە. گروپێکی قاچاقچەتی کاپتاگۆن باس لە کارەکانیان و چۆنیەتی دابەشکردنی کاپتاگۆن بۆ کڕیارانیان دەکەن. دەڵێن تورکیا بازاڕێکی سەرەکیانە. وەزارەتی نێوخۆی تورکیا باس لەوە دەکات تەنیا لە ساڵی 2021دا 26,000 کەسیان بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە ماددەی هۆشبەرەوە دەستگیر کردن. هەندێک جار بار بۆ تورکیا دەنێرین. بازاری تورکیا زۆر پشت بە ئێمە دەبەستێت چونکە بە درێژایی سنووری تورکیا کار دەکەین. پەیوەندێکی باشمان لەگەڵ گروپە چەکدارەکانی ئێرە و حەمس و دیمەشقیش هەیە. ئەوانیش لە یەکەی چواری سوپاوە حەبەکەیان بۆ دەزێت. ڕێکەوتن لە نێوانیاندا هەیە. وا باز دەکرێت پارە بخەیتە دەستیانەوە ئیدی خۆیان کوێر دەکەن. یەکەی چواری سوپای سووریا ئەو یەکەیەم قاچاقچە باسی دەکات. بەشێکی زۆری سنووری وڵای لەگەڵ لوبنان بەدەستەوەیە کە ناوچەیەکی زۆر گرنگی بازرگانیەکەیە و ماهر ئەسەد برای بەشار ئەسەدی سەرۆکی سووریا فەرماندەیی دەکات. ئەو بەشێکی باشی لەگەڵ حیزبوڵڵای لوبنان هەیە. بە گوتەی بەشێک لە قاچاقچیەکان یەکە سەربازیەکەی ماهر ئەسەد بزوێنەرێکی سەرەکی بازرگانیەکەیە. پەیمانگای لێکۆڵینەوەی CHICR کە سەر بە سوپای بەریتانیایە هەروەها ناوەندی شرۆڤەی ئۆپەراسیۆن و لێکۆڵینەوەی نێودەوڵەتی 5 تۆمەت بۆ براکەی ئەسەد لە سووریا درێژ دەکەن و حیزبوڵڵای لوبنانیش بە پارێزەری قاچاقچێتیەکە بە درێژایی سنووری لوبنان تۆمەتبار دەکەن. کاپتاگۆن مادەیەکی وزەبەخشە کە پێشتر لەلایەن چەکدارانی داعشەوە بەکاردەهێنرا. حەبەکە هێزێکی جەستەی لە ڕادەبەدەر و توانایمانەوە بە چالاکی و بەبێ خەوتن بۆ ماوەی زیاتر لە 3 ڕۆژ دەداتە بەکاربەرەکەی. سەدا هەشتای هۆشبەرەکە لە سووریا بەرهەم دێت. دواتر بەنێو تورکیا، سووریا، عێراق، ئوردن، لوبنان و سعودیا بڵاو بووەتەوە. قاچاقچەکان باس لەوە دەکەن بازرگانی ماددەکە لەلایەن 50 بەرپرسی باڵای نێوان ئەو وڵاتانەوە بەڕێوە دەبێت. ئەمەرە فەرمیەکان باس لەوە دەکەن گوژمەی بازرگانیەکە 10 میلیارد دۆلاری ئەمریکی و بەردەوام لە فراوانبووندایە. تەنیا لە ساڵی 2021دا زیاتر لە 400 میلیۆن پارچە حەب دەستی بەسەرا گیراوە. پێشبینی دەکرێت لەم ساڵدا بڕەکە زۆر زیاتر بێت. دۆڵی بیقاعە لە لوبنان ئەو ناوچەی هاوسنوورە لەگەڵ سووریا و قاچاقچیانی کاپتاگۆن بەڕێڕەوی بازرگانیەکەی دادەنێن. پاسەوانانی سەرسووری لوبنان دەستیان بەسەر سەدان کیلۆگرام کاپتاگۆن و چەنامێرێکی دروستکردنی حەبەکەدا گرتووە. ئامێرەکە دروستکراوی چینە و نرخەکەی $2500 لە یەک کاژێردا توانای دروستکردنی هەزاران حەبی هەیە.
ئەوکات ستامپی 2 مانگیان ئەبوو هیلالینی لەسەر جێدەهێڵێت کە حەبەکەی پێدەناسرێتەوە. هەر لە دووری چەند کیلۆمەترێکەوە لە پاسەوانانی سنوور ئەم قاچاقچیە لوبنانیا لە نێو باخەکانی بیقاعەوە کاپتاگۆن دەگوازێتەوە. ما بيخلص ما بيوقف. کۆتایی نییە، بازرگانی کاپتاگۆن هەرگیز ناوەستێت، بۆ چەندینەوەی دیکە بەردەوام دەبێت. 180 مليون دولار رسميا و10 مليون. بۆ بارێکی 180 ملیۆن دۆلاری تەنیا 10 ملیۆن دۆلار خەرجەکەیەتی. ئەگەر باری یەکەم و دووەم و سێم هەتا پێنجەمیش بگیرێت هەر قازانج دەکەیت، هەرگیز زەرر ناکەیت. قاچاقچەتی کاپتاگۆن بە شێوەیەک بەهێز بووە، ئێستا سەرنجی زیاتری خاڵەکانی پشکنین و پاسەوانانی سنووری تەواوی وڵاتانی چواردەوری سووریایی لەسرە. بەڵام بە گوتەی ئەوانی هۆشبەرەکە دەگوازنەوە زۆربەی ئەو حەبە لە سووریاوە دەگوازرێتەوە سعودیا. السعودية أول شيء. بازاری سعودیە بەهێزترینە، لێرەوە دەبرێتە دووبەی، پاشان بۆ سعودیە، یان لە سووریاوە بۆ ئوردون بۆ سعودیە، لە ئەفریقاوە بۆ سعودیە، هەمووی دەچێتە سعودیە، لەوێ خواستێکی زۆری لەسەرە. بە گوێرەی نەتەوەی گرتوەکان لە نێوان ساڵانی 2015 و 2019دا زیاتر لە نیوەی ئەو جۆرە حەبە هۆشبەرەی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەستی بەسەرا گیراوە لە سعودیە بووە. بەرپرسانی سعودیە ئەو زانیاریانە ڕەت ناکەنەوە، بەڵام ئەوانیش حیزبوڵڵا بە ڕۆڵگەڕی سەرەکی مەیدانی قاچاقچێتیەکە تۆمەتبار دەکەن. ئەفسەرانی شانشینەکەمان لە 6 ساڵی ڕابردوودا ڕێگەیان لە چەندین هەوڵی بازرگانی گرتووە و 600 ملیۆن پارچە حەپی ئەمفەتامینیان دەست بەسەردا گرتووە کە لە لوبنانەوە هاتوون. میلیشیاکانی تیرۆریستانی حیزبوڵڵا سەرچاوی سەرکی قاچاقچێتی و دروستکردنیانن. عێراقیش لە بەکاربەرانی هۆشبەری کاپتاگۆن بێبەش نییە. ئەوەی لەم دیمەنەدا دەردەکەوێت دەست بە سەرداگرتنی 300 کیلۆگرام هۆشبەری کاپتاگۆنە لە شاری بەغدا لەلایەن بەڕێوەبەرایەتی بنبڕکردنی مادەی هۆشبەر و کاریگەری هزریەکانی عێراق. ئەو فەرمانگەیە باسەوە دەکات لەمەوەی 2 ساڵی ڕابردوودا 20,000 بەکاربەری هۆشبەریان دەستگیر کردو. تەنیا لە 7 مانگی ئەم ساڵیشدا 1431 بازرگانیان دەستگیر کردووە.